ئازادی ئاراستەکراو یان خەفەقانی ئیسلام. ئەحمەد عەلەمولهودا، نوێنەری خامنەیی لە خوراسانی ڕەزەوی و ئیمام جومعەی مەشهەد دەڵێت پێویستە وڵات لە کەشێکی کەربەلاییدا بپارێزرێت. ناوبراو هەروەها دەڵێ کەسانێک کە بیان هەوێ لەم وڵاتەدا بژین دەبێ ئەوە بزانن کە ئازادی لەم وڵاتەدا نەتەنیا ئازادیەکی ڕەها و بێسەر و بەرە نیە، بەڵکو ئازادیەکی ئاراستەکراوە. عەلەمولهودا ئاخوندێکی گەندەڵ و بێڕەحمی کۆماری ئیسلامیە. ئەو بەهۆی ئەم تایبەتمەندیە و هەروەها بەهۆی بوونی پەیوەندیەکی نزیک لەگەڵ خامنەیی وەک نوێنەری ئەو لە خۆراسان، خەزووری سەرۆککۆمار و ئەندامانی ڕێبەری ئێعدامەکانی 68 پشت ئەستوورە بە ئیمپراتۆریەکی عەزیمی ماڵی. ئەم کەسە بە کەڵکوەرگرتن لە تریبوونی نوێژی جومعە و هێزی ئیداری و تەبلیغاتی ڕۆژ نییە تند و تیژی ئیسلامی ئەویش لە دزێوترین ڕواڵەتیدا نیشانی خەڵک و کۆمەڵگان نەدات. ئەم ئاخوندە فرەوێژ و کۆنەپەرستەکە بازرگانی لەشفرۆشی ئیسلامی یان سیغەش ڕێبەرایەتی دەکات، ڕۆژێک داوا لە ژنان دەکات کە بە شێوەی کاتی خۆیان لە زیارەتکارانی ئائینی مەشهەد مارە بکەن، ڕۆژێکی تر بەربە کۆنسێرتی موزیک و شانۆی فیلم دەگرێت. زۆر جار لات و چەقۆکێشان بەردەداتە گیانی ژنانی بەدحیجاب و بێحورمەتی بەلاوان و وەرزشوانان دەکات. بازرگانی دین و دزی و تاڵان و بڕۆ بە ناوی ئائینەوە لە شارە ئائینیەکان بووەتە ئیمپراتۆریەکی عەزیمی ماڵی کە بەسەدان شرکەت و ناوەندی ئابووری لە ئێران و وڵاتانی ئاسیای ناوەند بەڕێوە دەبات. داهاتی ئەم شرکەتانە جگە لە سەروەتێکی هەزاران ملیاردی بۆ ئاخوندەکانی وەک خامنەئی و عەلەمولهودا بەشێک لە هەزینە و تێچووەکانی دام و دەستگای فری و سەرکوتیش دابین دەکات. دەستگای سەرکوت و فریوی حکوومەتی ئیسلامی لە نیزامی و ئەمنیەتیەکانەوە بگرە هەتا ئەشکەنجەگەراکان و زیندانوانەکان لە ئیمپراتۆری درۆی تەبلیغاتی هەتا لەشکەری ئاخوندەکان و پرۆپاگەندەکارانی ئاینی هەموویان لە خزمەت تێکشکاندنی ئێرادەی جەماوەر بۆ ئاڵ و گۆڕ و ڕووخاندنی ڕژیم و بە چۆکداهێنانی خەڵکدان کە عەلەمولهودا نمونەی هەرە دزێ و حاشا هەڵمەگریەتی. ئازادی ئاراستەکراو لە ئەشکەنجەگاکان، لە ماشێنەکانی گەشتی ئێرشاد لە دژی ژنان و لەسەر شەقامەکان، لە کوشتاری کۆڵبەرانی کوردستان و سوختبەرانی سیستان و بەلوچستان، لە قەتڵەعامی عەرەبەکانی خوزستان و سەرکوتی کرێکاران و زەحمەتکێشان، تەقەکردن لە کەشاوەرزانی ئیسفەهانی و تند و تیژی لە دژی لاوان و خوێندکاراندا خۆی نیشان دەدات. ئازادی ئاراستەکراوی ئیسلامی سیاسی بە واتای داخستنی ڕۆژنامەکان، فیلتێرکردنی ئینتەرنێت و تۆڕە کۆمەڵایەتیەکان، دەست بەسەرکردنی ڕۆژنامەوانان و نووسەران، سانسۆر و پێشگرتن لە بڵاوبوونەوەی کتێب و بڵاوکراوەکان، زیندانیکردنی سینەماگەران و خەفەکردنی هەر دەنگێکی نەیاری کۆماری ئیسلامیە. ئەوەی کە لە ماوەی 14 دەسەڵاتداریەتی ئیسلامیدا پتر لە 8 خۆی نیشانداوە، نەبوونی ئازادی و بێگانەبوون لەگەڵ نەبوونی ئاراستەکردن و بەڕێوەبردن بووە. بەڕێوەبردنی ئیسلامی ئابووری ئێرانی تووشی داڕمان کردووە، بێکاری و گرانی گەیاندووەتە لووتکە و ژینگەی لەناو بردووە، ئێعتیاد و هەژاری و تند و تیژی و ماڵوێرانی پەرە پێداوە، پتر لە 8 ملیۆن کەسی ناچار کردووە کۆچ بکەن و وڵات جێبهێڵن و گەندەڵی جێگیر کردووە و دزی بە هەزاران ملیاردی ئاخوندەکان و بەرپرسانی سوپا و هێزە ئەمنیەکان بووەتە بەشێک لە پێناسێ ئەم دەسەڵاتە. بەڕێوەبردن و ئاراستەکردنی ئیسلامی بووەتە شەڕ و هەناردەکردنی تێرۆریزم، سەرکوتکردن لە ناوخۆدا و زیندانێکی گەورە بۆ موعەلێمان، ژنان، خانەنشینکراوان، جەماوەری خەڵکی کوردستان، کەمینە ئاینی و نەتەوەییەکان، کرێکاران و زەحمەتکێشانی شار و دێهاتەکان. عەزم و ئێرادەی لێبڕاوانەی جەماوەر بۆ ڕووخاندنی شۆڕشگێڕانەی ئەو دەسەڵاتە ئیسلامی ئێستەمکار و چەوسێنەرا کە دوژمنی سەرسەختی ئازادی و مافە سەرەتاییەکانی مرۆڤە، وەڵامێکی مێژوویی دەبێت بە باندە جنایەتکارەکانی دەسەڵاتدار لە ئێران.